زنجیرەی یادەوەریەکانی مامۆستا فتحوڵڵا گولان. نەڕشتنی خوێنی مێشێک. بەزەی مامۆستا لە سنووری مرۆڤەکاندا نەدەوەستا. زۆر جار پرسیاری ئەوە دەکەین کە ئەگەر مامۆستامان نەناسیایە ئایا خۆشەویستیمان بەرامبەر مرۆڤەکان وەک ئێستا دەبوو؟ بۆ نمونە نەمان دەتوانی هیچ کەسێکی ناموسڵمانمان خۆش بوێت، بەڵام لە سایەی جەنابی مامۆستاوە مرۆڤایەتیمان خۆشویست. خۆشەویستی مامۆستا وەک ئەوەی مرۆڤەکانی دەگرتەوە لە هەمان کاتدا ئاژەڵان و گژوگیاکانیشی گرتبوویەوە. وابزانم هەر خۆشی لە یەکێک لە وتارەکانی داباسی ئەوە دەکات کە نیو کاتژمێرێک بە دەرهێنانەوەی مێرولەیەکی ناو تەوالێتێک خەریک بووە. ڕۆژێکیان سەردانی دەرسخانەی چەشمەم کرد. لەو کاتەدا مامۆستا ئیبراهیم کۆجابییەکیش هات. مامۆستا ئیبراهیم ماوەی 3 ساڵی یەک لەسەر یەک سەرپەرشتیاری ئەو کەمپەی دەکرد کە لە بوجا بوو. کە مامۆستا بینی وتی مامۆستا ئیبراهیم خێرەوە هاتوویتەوە؟ وتی مامۆستا لە نزیکی شوێنی کەمپەکەمان لیتاوێکی لێیە. وتی لیتاوەکە بەرەو گۆماوێک دەڕوات. وتی مامۆستا لە ئاوی پیسی گۆماوەکە مێژگەلێکی زۆری وەها پەیدا بوون کە چی دیتوانێ بەردەوام بوونمان لەسەر کەمپەکە نییە. وتی بۆ پرسیاری ئەوە هاتووم ئایا دەرمان بە مێشەکانەوە بکەین هەتا بیان کوژین؟ لە نێو کەوانەیەکدا ئەڵێم پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکارەکانی بەو شێوەیە بوو، تەنانەت بۆ کوشتنی مێشێکیش پرسیاریان لێدا. مامۆستایش بە ئێمەی وت ئادەی لەگەڵی بڕۆن بزانن بەو ڕادەیەیە. ئێمەش لەگەڵ هاوڕێیەکی تر ڕۆشتین. کە گەشتین لەو کاتەدا خوێندکارەکان بۆ نان خواردن دانیشتبوون. فەرموویان لە ئێمەیش کرد و خواردنیان بۆ هێناین. لە کاتی ناخواردنەکەشدا هەمووان بە دەستێک مێشەکان دەردەکەن و بە دەستەکەی تریش نان دەخۆن، وەک ئەوەی کوورەی هەنگەکانت وروژان دەبێت. شتی وەهامان نەبینی بوو. تەنانەت یەکێک لە خوێندکارەکان لە پڕێکدا دەستی دەنوقێنێت بۆ ئەوەی بزانێت چەند مێش دەگرێت. کە دەیژمێرێت تەماشا دەکات 150 مێشی گرتووە. بەو ڕادەیە زۆر بوون. گەڕاینەوە بۆ لای مامۆستا وتمان بێ ئەوەی دەرمان بۆ مێشانەوە بکەین ناتوانین لە کەمپەکە بەردەوام ببین. مامۆستا وتی ئێمە مافی کوشتنی ئەو مێشولانەمان نییە، هەر بۆیە ناچارین کەمپەکە بۆ شوێنێکی دی بگوازینەوە. دواتر لێکۆڵینەوەمان کرد کە بۆ کوێی بگوازینەوە چەند هاوڕێیەکمان لە گوندی کەیاپای شارۆچکەی ئێڤریندی باڵک کەسیر هەبوو. خوێندکارەکانمان شارەزای ئەوێ بوون. وتیان شوێنێکی وەهای لێیە کە بۆ دانانی کەمپ گونجاو بێت. دواتر لۆریەک و پاسێکی گەورەمان بەکرێ گرت. خوێندکارەکان سواری پاسەکە بوون و دواتر هەموو کەرەستە و بەتانی و جێخەوەکانیانمان کۆ کردەوە و منیش هەتا ئەوێ لەگەڵ مامۆستا ئیبراهیم ڕۆشتم و خوێندکارەکانیش هاتن و پێکەوە شتومەکەکانمان داگرت. دواتر دەبوو لەوێت چاڵێکی تەوالێت هەڵبکەنین، اینجا شوێنی خۆشۆردن دروست بکەین، هەروەها چێشتخانە دروست بکەین. کەمپی ئەو سەردەمە وەک ئەوانەی ئێستا نەبوو. ئێستا هۆتێلێک بەکرێ دەگریت و کەمپی خۆت دەکەیت. گەر ئەم هۆتێلە نەگونجا لەگەڵ ئەوەی تریان ڕێک دەکەویت، واتە تووشی هیچ ناڕەحەتیەک نابیت. جاران ئامادەکاری بۆ کەمپەکان لە پێش مانگێکەوە دەستی پێدەکرد. سەرەتا چاڵی تەوالێتمان هەڵدەکەند، هەروەها حەمام و چێشخانە دروست دەکرد. بەم شێوەیە مامۆستا بۆ ئەوەی ئەو مێشانەی ئەوێ نەکوژێت تەواوی کەمپەکە بە ئێمەی گواستەوە. من ئەمە بە چاوی خۆم بینی. مامۆستا ئیبراهیمیش بە چاکی ئەمەی لەبیر ماوە. سەبارەت بە خۆشەویستی درەختیش جارێکیان بەرەو ئێرزڕوم دەڕۆشتین، لەژێر درەختێکدا کەمێک پشومان دەدا. شوێنێکی حەوانەوەی گشتی نەبوو. ئیدی ئەوەم بیر نەماوە کە بۆچی لەوێ دانیشتین. ڕێگەیەکی دوور و درێژمان لە بەردەمدا بوو لە ئەنقەرەوە بۆ ئێرزڕوم. لەژێر درەختێکدا دانیشتە بووین. یەکێک لە هاوڕەکانمان بە پێوە بوو. درەختەکە زۆر گەورە نەبوو، تازە پێگەیشتە بوو. هاوڕێکمان کەمێکی لە لقێکی لێ کردەوە. مامۆستا وتی لەبەر چی ئەو پارچەیەت لێ قرتاند؟ وتی مامۆستا هێندەی دەنکەش قارتەیەک دەبێت. مامۆستا وتی نابێت، با دەستت بەو کارە ڕانێت. تەنانەت ڕێگری لە چڵە درەختێکیش دەکرد بیقرتێنێت. دواتر یوسوف پێکمێزجیش لە یادەوەرەکانیدا باسی ئەو دەعمە دەکات کە لە یەکێک لە کەمپەکاندا کردوویەتی. وابزانم کوڕەکەی مامۆستا یەشارە ئەوەی دەعمەکە دەکات. بە ئۆتۆمبیلەکەی خۆی بە درەختەکەدا دەکێشێت.
ئیدی درەختەکە دەچێتە ناو ئۆتۆمبیلەکە و ئەبزانم دەعامی پێشەوەی دەشکێت. دواتر یوسف بێکمەزجیش هەوڵ دەدات درەختەکە ببڕێتەوە. مامۆستا دەڵێت ئەوە چی دەکەن؟ یوسف ئابیش دەڵێت ئاخر مامۆستا جگە لەمە ناتوانین ئۆتۆمبیلەکە دەربهێنینەوە. دەڵێت شتی وەها نابێت ئەو درەختە ببڕنەوە. ئەویش دەڵێت باش مامۆستا با بیر لە چارەیەکی تر بکەینەوە. دواتر لە کاتێکدا کە مامۆستای لێ نییە، یوسف ئابی پیکێک دەهێنێت و دەعامیەکەی دەشێنێت و لە درەختەکەی دوور دەخاتەوە. دواتر کە مامۆستا ئۆتۆمبیلەکە دەبینێت دەڵێت ئەوە بۆ هاتان لە ئۆتۆمبیلە کردووە. ئەویش دەڵێت اینجا چارەیەکی ترمان نەبوو جگە لەوەی ئۆتۆمبیلەکە بشکێنین، یان دەبوو درەختەکە ببڕینەوە یان ئۆتۆمبیلەکە. هەرچیەک بێت درەختەکەمان ڕزگار کرد. بەڵام مامۆستا شوێنە برینداربووەکەی درەختەکە بە قوڕ سواق دەدات، ئاوی دەدات و زوو پرسیاریش دەکات کە ئایا لە ژیاندا ماوە یاخودنا. هەر بۆیە بەزەی خۆشەویستی مامۆستا لە مرۆڤەکانەوە بەرەو ئاژەڵان و ڕۆکەکانیش گواسترا بوویەوە.